بەنسبەت ناونیشانی بابەتەکەمەوە کە ئایا بەرنامە و ئامانجی کار و پرۆژەی ئیسلامی چییە؟ بەتایبەت لەم دوایانەدا کە لەخوا بە زیادبی ئێمە وەکو تەوژمی ئیسلامی بە هەموو پێکاتەکانیەوە بە هەموو ناونیشانەکانەوە چ وسێلایانە ئیسلامیە، کۆمەڵی ئیسلامی و گرتووی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی چ ئەو تەوژم و ئاراستە ئیسلامیانە کە هەن کە لە ئەهلی تەریقەتدا خۆ دەبینەوە، مامۆستایان لە ئەوانەی مەشرەب سەلەفین، هەموو ئەوانە لەخوا بە زیاد بێت تەبایی و هاوکاری و برایەتی و یەکڕیزی تا ڕادەیەکی باش هەر بووە. بەڵام لەم دوایەدا هەموو لە کەوتینە بیری ئەوە کە پێویستە ئێمە زیاتر خۆمان جەم و جۆرکەین. وا پێدەچێت تەحەدیاتی زۆر ڕوبەڕوومان بنەوە، وا پێدەچێت کۆست و ئاستەنگ و لەمپەر چ لەسەر ئاستی عێراق و ناوچەکە فراوانتریش و لەسەر ئاستی هەرێم و لەسەر ئاستی ئەوەی کە ئێمە بە کوردستانی دەزانین شتمان ڕوبەڕوو ببێتەوە. بە تەئکید ئەوە هەمووی خوازیاری ئەوەن کە ئێمە زیاتر خۆمان ڕێک خەین، خۆمان جەم و جۆرکەین. بەتایبەت ئێمە وەکو تەوژمی ئیسلامی کە لەخوا بە زیاد بێت هەمیشە ئێمە فاکتەرێک بووین بۆ تەبایی، هۆکار بووین بۆ چارەسەری کێشەکان و هیچ کاتێک تەوژمی ئیسلامی بەشێک نەبوو لە کێشە. و دەبێت ئەو ڕاستیە تاڵەش تەوژمی عەلمانی بیزانێ کە لە 25 ساڵی ڕابردوودا ئەو شێوە بەڕێوەبردنەی هەرێمی کوردستان و بە کەرکووکیشەوە کە تا ڕادەیەکی زۆر دیارە بەدەست کوردەوە بۆ دیارە خەڵکی دیکەش تێدا بەشدار بووە، تەوژمی عەلمانی ئەو تەحملی ئەو مەسئولیەتە دەکات. تەوژمی ئیسلامی پشک و بەشێکی وای نەبووە. ئێمە بەڵێ زۆر جار بۆ تەبایی و بۆ پاراستنی یەکڕیزی لەگەڵدا بووین، بەڵام ئەوە نەبوو کە ئێمە بڕیار بەدەست بین. بۆیە ئەگەر خێر بووە و ئەگەر شەڕ بووە، شێوە بەڕێوەبردنی ئەم وڵاتە لە 25 ساڵی ڕابردوودا بەرپرسیارەتەکەی لە ئەستۆی تەوژمی عەلمانیە. دیارە لە نێو ئەوانیش هەر کەسە بە پێی خۆی. بەڵام بە تەئکید ئێمەش خەڵکی ئەم وڵاتەین و بەخۆشی خەڵکی ئەم وڵاتە دڵخۆشین و بە ناخۆشی دڵناخۆشین و خۆشمان بە بەرپرسیار دەزانین. ئەوەندی کە بۆمان بلوێ و ئەوەندی کە لە دەستمان بێ خۆمان بە بەرپرسیار دەزانین بۆ چاکردن و ڕاستکردنەوەی باری لاری ئەو شێوە حوکمڕانی کە لە ڕابردوودا بووە. جا ئایا ئێمە ئەرچی سەرشانی خۆمان لە چیدا دەبینین؟ با من چەند شتێکتان بۆ باس بکەم. بەر لە هەموو شتێک ئێمە پێمان وایە، من بە شەخسی پێم وایە کە پێم وایە هەموو موسڵمان و هەموو ئیسلامیەکیش لەوەدا لەگەڵ مندا هاوڕایە کە ئیسلام ڕەحمەتی خوایە بۆ بەشەر، وەکو خوا سبحانه وتعالى ناوی لە پێغەمبەری خاتم ناوە عەلەیهی سەڵات وسەلام ڕەحمەت وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. تۆمان نەناردووە مەگەر بەزەییبی بۆ هەموو جیهانیان. ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ڕەحمەتە بۆ عالەمین، نەک تەنیا بۆ موسلیمین، بۆ عالەمین واتە بە عەرەب و غەیرە عەرەبەوە، چکە بە غەیرە عەرەب دەڵێن عەجەم، بە هەموو نەتەوەکان، بە هەموو زمانەکانەوە، بەڵکو بۆ موسڵمانان و بۆ ناموسڵمانانیش کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕەحمەتە، دیارە بەهۆی قورئانەوە و بەهۆی ڕێبازەکەیەوە ڕەحمەتە. گەرنا ئەو پێغەمبەری خاتم عەلەیهی سەڵات وسەلام پێش ئەوەی خوا بەهرەمەندی کە لە نووری وەحی بە دەقی ئایەت بۆ خۆشی بەڕێی نەدەزانی. وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا وإنك لتهدي إلى صراط مستقيم. خاب پیغمبر فرمی عليه الصلاة والسلام وكشون وحي من بو پیغمبرانی پیشتو نار عليهم الصلاة والسلام بو توش روح رك ما للاين خومان و نار پیشتر ندزانی نه کتاب چیه واتە بەرنامەی ژیان، نه ئیمان چییە.
بەڵام ئێمە ئەو وەحیە ئەو قورئانەمان کردە ڕووناچیەک کە هەر کام لە بەندەکانمان بمانەوێ دەیخەینە سەر ڕاستەڕێ پێی ڕێنمایی دەکەین و بێگومان تۆ خەڵک ڕێنمایی دەکەی بەرەو ڕاستە شەقامی خوا. جا برا خوشکان، ئەگەر ئێمە خۆمان ئاوا بناسین کە پێغەمبەرەکەمان عەلەیهی سەڵات وسەلام ڕەحمەتەن لیلعالەمینە، قورئانەکەمان ذیکڕون لیلعالەمینە، بیرخەرەوە و ئامۆژگاری و پەندە بۆ جیهانیان، و ئایینەکەمان سێبەر و سایەیەکە کاتێک کە دەسەڵاتی بووە یەک لە سەرسێی بەشەر بەڵکو نیوەی دنیای خستۆتە ژێر سایە و سێبەری خۆیەوە، دەیان گەلوونەتەوە لە ژێر سایەی دەسەڵاتی ئیسلامیدا، لە ژێر سایەی دەوڵەتی ئیسلامیدا کە 13 حوکمی کرد ئیسلام، دەیان گەلوونەتەوە بە دەیان ئاینوی جیاوازەوە، بە دەیان فیکری جیاوازەوە، بە دەیان ڕەنگ و زمانی جیاوازەوە لە ژێر سایە ئەو دەوڵەتەدا بەهرەمەند بوون، بەختەوەر بوون، چ ئەوەی ئیمانی پێهێنا بوو چ ئەوەش کە ئیمانی پێ نەهێنا بوو. بۆ چونکە خوا سوبحانه وتعالى ئیسلامی ناردووە، ئیسلام کە دینی هەموو پێغەمبەرانە، ئیسلامی ناردووە سایە و سێبەر بێ بۆ بەشەر، ژیانێکی عیزەتمەندانە دەبێت لە ژێر سایەی ئیسلامدا ببرێتە سەر، چ ئەوانەی ئیمانی پێدێن و دەبرە موسڵمان، چ ئەوانەش کە ئیمانی پێ نایەن. وفعلا لە درێژەی 13 سەدەی تەمەنی دەوڵەتی ئیسلامیدا هەر کەسێک لە دەوڵەتی ئیسلامیدا ژیابێ، ژیانی کەرامەتی ماڵی سامانی خوێنی معتەقەداتی ڕێزدەگیرا و پارێزراو بوو. جا ئێمە لەم چ لە کەرکووک و دەوروبەری، چ لە هەرێمی کوردستان، چ لە کوردستان بە فراوانی، لە هەم بەشەکانی کوردستان، لە عێراق، لە سەرئاستی جیهانی ئیسلامی، ئەگەر ئێمە چاک بزانین ئاینەکەمان چییە، پێغەمبەرەکەمان عەلەیهی سەڵات وسەلام چێ بووە، بۆچی هاتووە، قورئان و بەرنامەکەی چییە، چاک دەزانین کە دەبێت چی بکەین و باش دەزانین دەبێت چه ئامانجێکمان هەبێت. ئەگەر سەرنجی پێغەمبەران دەین عەلەیهیمو سەڵات وسەلام لە ئادەمەوە هەتا خاتەم، هیچ پێغەمبەرێک نەهاتووە ئیشێکی شەخسی خۆی یا ئیشی خزمەکانی یا ئیشی حیزبێکی خۆی یا ئیشی نەتەوەکەی خۆی بە خەڵک بووێ، هەمیشە ئیشی خەڵکیان بە خەڵک بووە، ئیشی خۆیانیان پێیان بووە، نەک ئیشی شەخسی خۆیان، بەڵکو ئامانجیانەوە بۆ خەڵک بەختەوەرکەن، خەڵک بەهرەمەندکەن. هەر لە نوح عەلەیهی سەڵات وسەلام کە وەکو لە صەحیح بوخاریدا هاتووە ئەوەل الرسل إلى أهل الأرض، یەکەمین ڕەوانەکراو بۆ کە بەرنامە و پەیامێکی پێبێت، دیارە لە سەردەمی نوحدا بەشەریەت تۆزێک زۆر بۆ کۆبۆتەوە. نوح عەلەیهی سەڵات وسەلام دێت چ بە خەڵک دەڵێت؟ يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره، وكل سورة أعراف دا ولا سورة كان القرآن دا أما زور دوباره بوتو أي قالكم خواب پرستن بيج قالوا پرسراوي شي ديكتان نيه إما يستار رنگ زور شاك نزانين باش بوشي پیغمبران عليهم الصلاة والسلام بوشي أو اندز جختيان كردو تولا سروي تنيا خواب داتي بو بكري تنيا خواب پرستري نهين يكي أوي برا خوشكاني بريزان ئەگەر خەڵک تەنیا خواپەرست بێ ئەوە دوایی ژیانی سیاسیان، ژیانی ئابووریان، ژیانی کۆمەڵایەتیان، ژیانی ئەخلاقیان هەمووی ڕێک و ڕاست دەبێت. چۆن؟ هەمیشە بەشەر کە یەکدی چەوساندۆتەوە بەهۆی ئەوەوە بۆ کە شیرکی تەبەرنی کردووە، بیرۆکەی شیرک، بیرۆکەی کوفر. شیرک و کوفر وا لە هێندێک لە مرۆڤەکان دەکات کە دەسەڵاتیان بوو یا سەرۆت و سامانیان بەدەستەوە بوو یاخو قەڵەباڵغان بە دەوری خۆیانەوە بینی بڵێن ئێمە پەروەردگارتانین، ئێمە پەرستراوتانین، ئێوە دەبێ بەندایەتی بۆ ئێمە بکەن، ئێوە دەبێ ژێردەستی ئێمە بن. جا ئیمان و خواپەرستی، ئیمان و یەکتاپەرستی و تەوحید ڕێگە دەگرێت لە شیرک و لە کوفر و لە خۆ بەسەر خەڵکەوە کردنە مڵۆسم. هەر بۆیەش بە درێژایی مێژوو چێ دوژمنی سەرسەختی پێغەمبەران بوو عەلەیهیمو سەڵات وەسەلام؟ خوای پەروەردگار ناونیشانەکانی فەرموون: مستكبرين مترفين مسرفين. خۆ بەزلگران واتە ئەوانی لە ڕوو سیاسیەوە قۆرەخکاریان کردووە، لە زیاترەوەی خەڵک ڕەوایەتیان پێدا خۆیان بەسەر خەڵکدا سەپاندووە لە ڕووی سیاسی. فرعون کە دەیگوت ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلا سبيل الرشاد، هەر ئەوەتان پێ دەڵم کە خۆم
بە چاکی دەزانم و ئەوەی منیش بە چاکی دەزانم هەموو ڕاستە و هەموو ئەو مەلە و خۆبەزلگرانەی کە لەگەڵ پێغەمبەراندا ڕوبەڕووبوونەوە خۆبەزلگران بوون خواوایان پێناسە دەکا خۆشگوزەرانان بوون زێدەڕوویکاران بوون ثەروە و سوڵتەیان بەدەستی خۆیانەوە گرتووە خەڵکیان لێ مەحروم بێبەش کردووە لە ئەنجامدا چینایەتی و قڕی و پڕی پەیدا بووە لەبەر چی؟ لەبەرەوە کە بڕوایان بە خوا بەیەکگرتن نەبووە جا خوا بەیەکگرتن و تەوحید و تەنیا خواپەرستی ڕێگە لەوە دەگرێت مرۆڤایەتی بەوە ژیانی تێک دەچێت کە وەکو گوتم هەندێکیان لە کەوڵی خۆیان بچنە دەر وەکو خوا سبحانه وتعالى دەفەرمێ ئەلەم تەڕە کەیفە فەعەلە ڕەبوکە بعاد إرم ذات العماد الذين طغوا في البلاد وثمود الذين جابوا الصخر بالواد وفرعون ذي الأوتاد الذين طغوا في البلاد فأكثروا فيها الفساد هەمیشە کە توغیان هەبوو توغیانی لە کەوڵی خۆ دەرچوون لە سنووری خۆ دەرچوون توغیان یعنی ئەو تۆ بەشەرێکی بەڵام خۆت لێ ببێتە خوا یا خۆت لێ ببێتە وەشیری خوا و خەڵک وەک تۆ مرۆڤە بەڵام لە لای تۆ ببن بە خەدەم و حەشەم و خزمەتکار ناز و نیعمەتانی هی خوان بۆ هەموو خەڵک بەڵام تۆ پێ دوابێت تەنیا هی تۆن وەکو قەدافی دەیگوت نحن أحق بليبيا منكم ئێمە شایستەترین دەبێ لیبیا هی ئێمە بێ بە عیباد و بیلادەوە ئەم بیرۆکەیە وا دەکا لە ڕووی سیاسیەوە قۆرەخکاری پەیدا بێت لە ڕووی ئابووریەوە قڕی و پڕی و چینایەتی پەیدا بێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەبەقات پەیدا بێت پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام بۆیە ئەو تەبەقە و چینە کە دژیان بۆ ئەوانە بوون کە خەڵک و وڵاتیان خستۆتە ژێر ڕکێفی خۆیانەوە و خۆیان بە هەمەکارەی خەڵک زانیوە و پێیان وا بۆ خەڵک هەمووی لە خزمەتی ئەواندا بێت ئەدەی چێ لەگەڵ پێغەمبەراندا بوو عەلەیهیمو سەڵات وسەلام هەمیشە خوا وایان پێناسە دەکا المستضعفین وقال الذين استضعفوا و خۆبەزلگەرەکان ناویان لە شوێن کەوتانی پێغەمبەران ناوە ئەراذیلونا ناویان لێ ناون شیرذیمەتون قەلیلون یعنی توانە خەڵکی سادەن خەڵکی فەقیر و هەژارن خەڵکی هەرچی و فەرچین وایان ناو لێ ناون کەواتە ئێمە لێرە لەم وڵاتە وەکو ئیسلامیەکان و لە هەر شوێنیشکەی دنیا دەبێ بزانین کە پرۆژەکەمان دەبێ نێوەڕۆکەکەی بریتی بێ لە هەوڵدان بۆ چەسپاندنی تەوحید تەنیا خواپەرستی لە ئاەتی 25 سوورەتی ئەلئەنبیادا خوا سبحانه وتعالى ئامانجی هەموو پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام لەوەدا کورد دەکاتەوە دەفەرمێ وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون ڕوو لە پێغەمبەری خاتەم دەکا محەممەد صلی الله عليه وسلم دەفەرمێ لە پێش تۆدا هیچ کەسێکمان ڕەوان نەکردو نەمان کردوتە پێغەمبەر مەگەر پێمان ڕاگەیاندوە کە تەنیا بەندایەتی بۆ من بکەن جگە لە من پەرستراوێکی دیکەتان نییە ئەوە وەکو پەیوەندی نێوان خۆیان و خوا وەکو پەیوەندی نێوان خۆیان و خۆیان خەڵک لە ئاەتی 25 سوورەتی الحەدید داخوا دەفەرمێ لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط هەموو پێغەمبەرانمان ناردووە عەلەیهیمو سەڵات وسەلام بە بەڵگە ئاشکراکانەوە کتێب و تەرازوشمان پێدا ناردوون تاکو خەڵک بە دادگەری بەڕێوە بچن دادگەری و تەوحید عەدل و تەوحید زۆر تێکەڵ کێشە لە هەر شوێنێک خەڵکەکە لە عەقڵ و دڵیدا تەوحید چەسپی تەنیا خواپەرستی چەسپی بیر ناکاتەوە لە زوڵم تەوحید ڕێگە دەگرێ کە مرۆڤەکان زوڵم لە یەکدی بکەن ئەوە یەک پاشان برا خوشکانی بەڕێز لایەنێکی دیکەی زۆر گرنگ لە کار و پرۆژەی ئیسلامیدا و ئامانجی پرۆژەی ئیسلامی ئەوەیە کە ئێمە لەم ژانەی ئێستادا کە کۆمەلگای بەشەری بەها مادیەکان زۆر هەیمەنەیان بەسەردا کردووە لەبەرەوە کە بەداخەوە هەیمەنەی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەسەر بەشەریەتەوە نەماوە ئومەتی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم بە دینە هاوسەنگەکەیەوە هەیمەنەی بەسەر خۆشیدا نەماوە سێبەرەکەی بەشی خۆشی ناکا چ جای خەڵکی دیکەی لەژێر حەوێتەوە وەکو لە ڕابردوودا بوو لە ئەنجامی زاڵبوونی شارستانەتی مادی ڕۆژئاوە بەسەر بەشەردا ئێستا بەها مادیەکان تەماشاکردنی مرۆڤ وەکو ئاژەڵ و تەماشاکردنی ژیان وەکو تەنیا لایەنە مادیەکەی ئەوە زاڵ بوو ئێستا لە ئەنجامی ئەوەدا ئەو هەموو سیراع و نیزاع و ناکۆچی و خوێن ڕێژی هەیە ئەو خوێن ڕێژە لەسەر چ هەیە کەس لەسەر نوێژ و ڕۆژوو بەشەر دێ
کەس لەسەر ڕەزامەندی خوا تێک دەگیرێ کەس لەسەر بەهەشت تێک دەگیرێ نا هەمووی لەسەر شتی مادیە هەمووی لەسەر ئەو بەرژەوەندی مادیە ناشەڕیانەیە کە زلهێزەکان دەیانەوێت بۆ خانی قۆرەخکەن زلهێزەکان لەسەر ئاستی دنیا و ڕژێمەکانی لەسەر ئاستی ناوچەکە یەک بۆ بنەماڵەکەی ئەوی دەکە بۆ حیزبەکەی ئەوی دەکە بۆ خۆی ئەوی دەکە بۆ کۆمەڵێک جا ئەرکی سەرشانی ئێمەیە وەکو کەسانێک کە خەم لە کار و پرۆژەی ئیسلامی دەخۆین کە ئێمە هەوڵ دەین خۆمان و ئەندامانمان نزیکانمان و پاشان خەڵک و جەماوەریشمان جارێکی دی بژێڕینەوە بۆ بەها معنەویەکان بەها ڕوحیەکان بەها ڕەوشتیەکان و کارێکی وا بکەین کە بزانین دنیا وەکو خۆی تەماشاکەین دوا ڕۆژی وەکو خۆی ئەم دنیا جێی تێدا تاقیکرانەوەیە جێی تێدا حەسانەوە نییە ئەگەر دنیا وەکو خۆی بینی دوا ڕۆژیش وەکو خۆی ئەوە ڕێگەل لێ دەگرێت کە تۆ تۆقیان بکەی و ئەوە ڕێگەل لێ دەگرێت کە وەکو پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا